کە لە دەرگای ئەم خانووەوە دەچیتە ژوورەوە ئاوێزانی چیرۆکی خێزانێکی شاری سلێمانی ئەبیت کە قوربانی دەستی ڕژێمی پێشووی عێراقن. بەڵام بێباک کوڕێکی خێزانەکە ئەم خانووەی کردووەتە گەلێریەک بۆ هێشتنەوەی چیرۆکی خێزانەکەیان و بەرگریەک بەرامبەر ئەو جینۆسایدەی دژ بە گەلی کورد کراوە. باوکی بێباک ئەفسەرێکی ڕژێمی سەددام بووە کە هاوکاری پێشمەرگەکانی کردووە بە بەردەوامی. دوای ئاشکرابوونی ئەمە باوکی بێباک لەلایەن ڕژێمەوە کوژرێت و هەموو خێزانەکەی لە زیندانە تۆقێنەرەکەی ئەمنە سوورەکە لە بینینی ڕووناکی مەحروم ئەبن. ئەو بوو بۆ ماوەی 2 ساڵ دایکم لە بڵێن دایکم و ننکم کە ئێمەشیان لەگەڵا بووین و باوکیشم شەهید کرابوو، یان تەقریبا هەمووان زیاتر وازان بەسەر شەهیدکردنەکە ڕۆشتە بوو و دایکیشم نەیەزانی لە زیندانەکە ئێمە کە باوکم شەهید کراوە عەفوو. ئەو بوو دوای ماوەی ئێمەیان نایەوە دەستی تا عایلەکەمان بڵێ هەر خۆی مابووە و دایکم و ئێرەش لەو کاتێک کە زانرا ئیخباری کرابوو ئێرەش حزبی بەعز دەستی کرد بەسەرا هەمووی تاڵان کرابوو بە شوێنی ئەمنیتیا بوو بڵێ ئیستیخباراتی ناو بازاڕ. ژوورەکانی نێو ئەم خانووە دێرینەی شاری سلێمانی ئێستا پڕە لە تابلۆ و نیگاری پڕمانە کە گوزارش لە ئازار و مەینەتیەکانی گەلی کورد ئەکات. ئێرەش ژووری میوانەکەمان بووە وەختی خۆی لەگە پور و بڵێن مام و عەفوو مامێکی تشمانێ لێرا هەمی بێگۆژە مامم لەسەرەوە بوو. ئەمە ژووری میوانەکە بوو کە تایە دانیشت بۆ میوانی بە زۆر کات ناتی نێرە ئەو دی بۆ ناخواردە بوو. ئەم لەو حەیە بەینی من ئەمە باوکە ئەمە دایکمە ئەمە خۆمم بەس لە دوای ئەو مەساتە شتەکان وان نەمابوو. عوسمان ئەحمەد نیگارکێشیان بەرهەمانەیە. ئەو ویستویەتی لە ڕێگەی ئەم کارەوە وەختێک میوانان خۆیان لەو خانوەدا ئەبیننەوە تێکەڵ بە ئازاری ئەو خێزانە و جینۆسایدی گەلێک ببن. ئەمە بەس بۆ ئەوەیە کە هەڵگری ئەو پەیامە بێکە ئێمە ئەمانەوێت کە ئەم یاریانە لەبیر نەکەین و بتوانین لە ڕێ ئەمەوە فێربین کە لە جەنگ دوورکەینەوەی خۆمان پارێزین لە جەنێک ئاشتی قوبوڵکەین یەکتری قوبوڵکەین. منیش بە تایبەتی هاتووم ئەم هێڵانەم ڕەبت کردوێتەوە بە و پەتەڕە شەوانێکە خەتە کە هەچ کەسی هاتوانێت تەچی کاتوانێت دەستی لێبە بەو دەستلێیانە ئەتوانێت شێری بکە ئەتوانێت بێ بەشێک لەو ئازارە. تۆ شتێ دروستەکەی لێ بەهی خۆ زیکراتێکی خۆ ئەمە تاچی ڕۆحی ماڵەکەی لەگەڵ لەو حەکان. لە هێڵکاری سیمای کارکتەری نێو تابلۆکان ترس و تۆقین ئەبینرێن لە هەندێک شوێندا مەینەتی و لە هەندێک شوێندا چاوەڕوانیەکی بەردەوام بۆ گەڕانەوەی ئازیزان کە هونەرمەند پێی وایە گوزارش شتێکی تەواوە بۆ ئازاری ئەو کەسانی قوربانی جەنگن. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.